بەشی چالاکی وەرشوو دێدەوانی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر هەڵسا بەکردنەوەی پاڵەوانێتی فوتساڵ بۆ پەروەردەکانی سنووری پارێزگای هەولێر بۆ پۆلەکانی 1 تا 6 بنەڕەتی کوڕان لە یاری کۆتایی پەروەردەی کۆیە و پەروەردەی بنەسڵاوە بێگەیشتن. لە یاریەکی بەهێز کۆیە توانی بە هەنجامی 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ براوە بێت و ببێتە پاڵەوان. پەروەردەی بنەسڵاوەش پلەی دووەمی بەدەستێنا. لە میانی چالاکی ساڵانەمان هەستین بە ئەنجامدانی خولی فۆستالی قۆناغی 1 تا 6 بنەڕەتی کوڕان کە تێدا 8 پەروەردە بەشداری کرد بە سوپاسەوە بە هاوکاری پارپشتی خودی بەڕێوەبەری گشتی پەروەردە بەڕێز مامۆستا لوقمانکەوە هەردەم پارپشت بووە لە چالاکیەکان. خولەکە 7 یاری ئەنجامدرا بە دۆڕانی تاک بوو، تەسقیت فەردی بوو. پیرۆزبایی لە هەڵبژاردەی پەروەردەی کۆیە دەکەین و دەستخۆشی لە هەڵبژاردەی پەروەردەکانیش دەکەین کەەوە بەشداریان کرد و لە هەمان کاتیشدا لە هەفتەی داهاتوو خولی بالەی ئامادەی کوڕانمان دەبێت لە هەم بۆ 8 پەروەردە ئەنجام دەدرێت. وەرزش چالاکی کۆمە سپاس لە وەرزش چالاکی هەولێر دەکەم کە دەوریای فوتساڵیان کردەوە کە توانین بمە باشترین گۆڵپارێز و پلەی خولی یەکەممان بردەوە. ئێمە وەک چالاکی وەرشی پەروەردەی کۆیە توانیمان لە 3 یاری بگەینە یاری کۆتایی و پلەی یەکەم بەدەستبێنێ. لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە بەڕێوەبەراتی چالاکی وەرشی پەروەردەی هەولێر بکەم کە ئەو خولیان کردەوە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بۆ ئەو خولا هیوادارین خولی زیاتر بکەنەوە بۆ ئەوەی ئاستی خوێنکار و قوتابیەکانمان پێش بکەوێت زیاتر و توانیمان ئامادەکاریەکی باش بکەین و هەڵبژاردەکی تۆکمە ئامادە بکەین و لە بە بەشداری 8 پەروەردە توانیمان بگەن یاری کۆتایی. لە یاری کۆتاییش براوەی دووەم بووین. سوپاسی هەموو مامۆستانی وەرشی سنوورەکەمان دەکەم کە زۆر خۆبەخشانە و بەلێبوردەی بەدڵسۆزی هاوکارمان لە سەرخستنی کار و چالاکیەکانمان. پاڵەوانێتیەکە ساڵانە ئەنجام دەدرێت و ئامانج لەی دیاریکردنی هەڵبژاردەی هەولێرە. بۆ ئەمساڵ 8 بەشدار بوون و دوای 4 ڕۆژ لە ڕکابەری و ئەنجامدرانی 7 یاری کەوا بە شێوازی دەرچوون بەیەک دۆڕان بوو. پاڵەوانێتیەکە کۆتایی هات. لە مەراسیمی کۆتاییش خەڵات بەسەر یارزانان و تیپە سەرکەوتوەکان دابەشکرا. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.